سپاردنی قەیران بە قەیرانێکی دیکە بووە بە مۆدێلێکی حکومڕانی لە هەرێمی کوردستان. وای لێ هاتووە هەموو بەیانیەک کە لە خەو هەڵدەستیت لە بری هەواڵی خۆش شاهیدی لەدایکبوونی قەیرانێکی نوێیت. جارێک موچە، جارێک غاز و کارەبا و جارێکی تریشگرانی بازار. ئەم دۆخە خەڵکی گەیاندۆتە ئەو بڕوایی کە دەسەڵات هیچی بۆ ئەوان پێ نییە جگە لە بارگرانی. ئەمانە مامۆسای قەیران و خەتای میلەتەکەیشە. ئەگەر میلەتەکە دەنگیان پێ نەداتەوە هەڵیان نەبژێرێتەوە مانیش ناونە کەڵەگا بەسەر میلەتەوە میلەت ئەوە لەم نەهامەتیان ناوێت. خەتای میلەتەکەیە 30 ساڵە عەقڵ وەرناگرێ دەرز وەرناگرێ. معقولە پارتی لە دوای ئەم هەموو ناڕەحەتی بەسەر ئەم میلەتە هاتووە ملیۆنێ دەنگ بێنێ. معقولە یەکێتی 600,000 دەنگ بێنی لە دوای شەڕی ناخۆ لە دوای 10,000 کەس زیاتر لە 10,000 کەس کورد ڕۆڵەی گەنجی کورد کوژرا لە پێناوی یەکێتی و پارتیە کە هیچ ئەوەنە سەوز نەکرد بۆ کورد. ناو قەیرانە خۆ کوردیش بە ناشکوری خوانە بێ لەوەتەی بە بیرمانیە باس یەکارڵێ لە قەیرانە بم لە کەیەوە لە قەیرانەوی باوە جەمەڵات لە 6 ئەی تۆ دایە جەمەڵات لە چلەکانەوە یعنی وڵاتێکە هەر قەیران لە دوای قەیران بەڵێ هەر قەیران هاتووە یعنی خەڵکەکە فریاوە نەکەوتۆ کە داهاتێک کۆ کاتەوە و مەسەلەن دووە دەو هەیوان بک بۆ خۆی لەگەڵ ماڵ مناڵی بحاوێتەوە. وەمان نزانی خەتای دایک و باوکمانە کە دەوڵەمەند نین تومەس خەتای حکومڕانیەکان بووە. هاوڵاتیەک دەڵێت لەوەتەی بیرمان دێت لە ناو بازنێکی داخراوی قەیرانداین تەمەنمان ڕۆیشت و حکومە نەیتوانی تەنیا یەک کێشەی بنەڕەتی چارەسەر بکات. هاوڵاتیەکی تریش ئاماژە بەوە دەکات کە دەسەڵاتدارانی هەرێم تەنیا خەریکی کۆکردنەوەی سامانی خۆیان و گیرفانی خەڵکیان بەتاڵ کردوتەوە. بانی لە خەڵ هەڵسین قەیرانێکەوە بانی هەڵسانەوە قەیرانی کرد بوون سەرگەر نەبووشی وامیەک بە ناوچەوانی مەسەرەن حکومەت ویلانی پێدار بەرە وەڵا بۆ حکومەت شتێکی جوان نییە بەڕاستی تۆ کەسێک حکومڕانی بکات ئەبێ لە پێشا خەمی گەلەکەی خۆی بێت سەرۆت و پارێکی باش کۆکەنەوە و تر بە خەیاڵیانە نایە خەڵک ئەفەوتیە ئەمریە فەسادی بڵاوە بێتەوە. منوا هەستەکەم حکومەتەکەمان دوورە لە بەرنامەکانی خی گەورەوە لە دینەوە کە ئەو کەسانش کە لە بەرنامەی خی گەورە پێشێرکەن مستەقبەلەکان ئاوا بێ شعبەکەشیان هەر ئاوا هاوردە وردە بەرەو قەیران و ناخۆشیە هەموو کەس دەزانێ تێگەشتی ئەم وەزع حتا سەرێزکان ناخۆشە پارە نییە ماڵ نییە کەسابەت نییە شت نییە ئەتر ئەوانەی تچڵەن کە باس حکومەتەکەین قەیرانمان بیرەکەوێتەوە کورە هەروەڵا قەیرانشمان بیرەکەوێتەوە هەروەڵای داوشتێکی ڕاستە واقعیەوە بەوەڵای چی بکەن هیچ دەسەڵاتێنێ خزمەتگوزاری تەندروستی موچە کارەبا نەوەڵا کارەبا دێت و ئەبڕێ و موچە نییە و نەود نییە و غاز نییە و ئیتر ئەو بابەتانە خەڵک اقتیداریەوە نیە بتڵی غاز کڕێ بە 30,000 دینار بەخوا. ئەم حکومڕانیە کە تەنیا مۆچی قەیرانی پێوەیە وای کردووە خەڵک لە نیشتیمانی خۆیاندا بەردەوام هەست بە ئارامی بکەن شەڕش کۆتایی بێت بەهۆی حکومڕانی گەندەڵەوە قەیران لە هەرێم کۆتایی نایەت و بۆ بە دۆخێکی هەمیشەیی. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.